ڕۆمان یەکێکە لەو ژانرە فەرهەنگیانەی پشتێکی گەورە دەبەستێ بە هونەری گێڕانەوە، بەڵام مەرجیش نییە هەموو گێڕانەوەیەک وەک ڕۆمان لی بڕوانرێت. ڕۆماننووس هەوڵی خۆی دەدا وێنای مرۆڤ و کۆمەڵگەش بکە لەو کەتوارە یان لەو واقعەی تیادایەتی. ناژبێ ئەوەشمان لە یاد بچێت کە ڕۆمان بە نوێنەرێکی قۆناغی ڕۆشنبیری کۆمەڵگەکانیش دادەنرێت. ئیسماعیل حەمەئەمین نووسەر و ڕۆماننووس میوانی زایڵەی داهێنانە. ئیسماعیل بێ لە ئەزمونونەکانی لە ڕۆماندا ئەزمموی شەعرنووسینیشی هەیە. ئیسماعیل نیشتیمان جێدەیەڵێ، بەڵام وەک خۆی لە شعرێکدا دەڵێ کە چی نیشتیمان لە دڵیدا بوو. کاک ئیسماعیل سپاس و پێزانین بۆ ئامادەبوونم. یەکەم پرسیاریشم ئەوەیە، ئایا ئەکرێ ڕۆمان پێناسە بکرێ؟ ئەگەر دەکرێ ئایا نیشتیمان چەندێکی ئەو پێناسەی بەردەکەوێت لای تۆ؟ من بۆ وەڵامانەوەی ئەم پرسیارە قسەیەکی جێمس جۆیسم بیرەکەوێتەوە. خۆتان نەزان جێمس جۆیس یەکێکە لە داهێنەرانی تەوژمی هۆش لە ڕۆمانە و لەبەر ئەوەی ئێرلەندی بوو و لەبەر کێشەکانی ناو ئێرلەندا لەبەرەوە لە منفاژیە لە منفای پاریس ژیە با بڵین لە تاراوگە ژیە و ڕۆمانی یۆلیسیسی نووسی و دنیای ڕۆمانی نووسی تەڵەن شانۆگەری و ئەم شتانە. لە دوجارە لیان پرسی تۆ کاریگەری بەجێهێشتنت بۆ ئێرلەندا چۆن بووە؟ ئەو وەڵامی ڕۆژنامە نووسەکە ئەتەوە ئەڵێ من کەی ئێرلەندام بەجێهێش بووە. یعنی تۆ کە ڕۆماننووسی یەک نیشتیمانت هەیە ئەویش زمانە بەمانەهای دیگەرێکی، هەنی زمان ماڵی بوونتە و ماڵی بوونی ئێمە ئەو نیشتیمانەیە کە لەگەڵ خۆمانە هەڵیەگرین پێویستێت بنیشەوە ماڵی بوونی من زمانی کوردیە. ئەلبەتە جێمس جۆیس نیشتیمانی جێنەهێشتووە، تۆش لە دڵتا هەڵت گرتووە. کاک ئیسماعیل گێڕانەوەکان ئێجگار گرنگن لە ڕۆماندا، بەڵام چ شتێکی تر هەیە کە لەوە گرنگتر بێ وەها بکە متمانە لە لای خوێنەری ڕۆمان دروستکە؟ خۆی متمانە شتێک نییە بە ناوی ئەوی متمانە دروست پریانەکرێت، ئەکەوتە سەر ئاسی وشاری کۆمەڵگەکان. مثلن کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر کۆمەڵگەی شعرن و کۆمەڵگەیەکی لەبەرەوەی زیاتر ئەتوان بڵین سۆزدارن لەبەرەوە، بەڵام کۆمەڵگەی ئەوروپی خۆیان بە مناڵی ڕۆمانتیەکەن. تەمامە بەمانای ئەوە نیە ئەم کۆمەڵگەیە باشە ئەویتر لەویتر خراپترە، بەڵکو هەردووکیان ئەو شتە تەواوەکەن کە پێی دەڵێن کولتوری دنیا. و کولتوری دنیا ئەوەیە کە کاتێک کۆمەڵگە ئەگاتە ئاستێک پێویستی بە گێڕانەوەی زیاتر هەیە، پێویستی بە یادەوەریەکی گەورەتر هەیە، پێویستی بە شتێک هەیە لە دەرەوەی مێژوو بۆ ئەوەی لە ناو یادەوەریە بمێنێتەوە. ئالەو کاتەیە خوێنەری ڕۆمان دروستە بێت. لەبەرەوە ئەو متمانەی ئەو کاتە دروزە بێت کاتی ئێمە کەڵەکەبوونێکمان هەیە لە ڕۆمان، کاتێک کەڵەکەبوونێکمان هەیە لە چیرۆک و لە هوەری گێڕانەوە. کاک ئیسماعیل هەروەکو چۆن گێڕانەوە گرنگە لە ڕۆمانەکاندا، بە هەمان شێوە شوێن و کاتیش گرنگجێکی تایبەتی خۆی هەیە. تۆ نیشتیمانت جێهێشتووە، واتە لە شوێن و لە کاتێکی ترە ژیان دەکەی، چ بەراوردێک هەیە لە لای تۆ؟ بەڕاستی یعنی زۆربەی نووسەرانی دنیا لە یەک شوێنە نەماونەتەوە، بە تایبەت ڕۆمان نووسەکان. شوێن زۆر گرنگە، چکە کاتێککە تۆ شوێن جێدێڵی کولتوری بەجێدێڵی کە تیا گەورە بوو دەچیتە ناو کولتورێکی ترەوە، ئیتر ئەو شەبنگانی کە لەو کولتوری تردا هەیە، لە مۆسیقاوە، لە شێوازی قسەکردنەوە، لە فێربوونی زمانەوە، لەو ئازارانەی مرۆڤ کە تو ڕۆژانە بەریەکەویت، هەموو ئەمانە جارێکی تر ڕۆمانوس فۆرم ئەکاتەوە بە فۆرمێکی تر و دیسانەوە وەکو چەند جۆگەیەک وایە ئەچێتەوە ناو زمانی گێڕانەوە. هەر بۆیە من ئەمە زۆر بە گرنگتیەکەم کە ڕۆمانوس لە سەفەرەکانیە جارێکی تر جۆرێک کۆمەڵێک دەرگای گەورەی لێ ئەکرێتەوە کە بەداخەوە ڕۆمانوسی کورد ئەو فرسەتانەی زۆر کەم بوو.
تۆ وەکو ڕۆماننووسێک هەروەها وەکو شاعرێکیش پاشخانی معریفی بۆ نووسینی دەقەکانە لە کامیانە زیاتر گرنگترە لە ڕۆمانە یا لە شعرە؟ لە هەردووکیانە من طبعا تۆ زیاتر وەکو شاعر وەصفمەکەی لەبەری خوێنەر من وەکو شاعر ناناسن ئیلا چەند قەسیدەیەکمە و هاوڕێ عەزیزم سەباح ڕەنجدەر و چەند هاوڕێیەکی تریشم کە یەکێکیانەوە جەنابن زۆر هانمەدەن دیوانە شعرەکانم بابڵەکارە شعرەکانم بڵاوکەمەوە کە لەوانەیە لە داهاتووە بیکەم بەڵام چ بۆ قەسیدە چ بۆ شعر چ بۆ ڕۆمان ڕۆم پێویستت بە سەرچاوی زۆر هەیە و بە تایبەت بۆ ڕۆمان بە تایبەت تەنها بەریەکەوتن نییە مثل من لە شعرە ئەو چرکە ساتە ڕاوەکەم کە شعرم ماتێ مثل بۆ لە قیتارێکە مناڵێکە بینم شتێکی بچووک دەنگێک بۆنێک بەڵام لە ڕۆمانە هەمان پرۆسە هەیە یعنی ئەوە نی هەمان پرۆسە نەبێت بەڵام لە ڕۆماندا دۆکومنتاسیۆن هەیە مێژوو هەیە کامە گۆشەنیگا دەتەوێت پێشکەشی خوێنەرکی کاتێ بۆ نمونە مێژوو بە قورسایی خۆیەوە لە نەوەمان فەلسەفە هەیە یەکێک لە شتە گرنگەکانی ڕۆمانووس ئەوەیە کە دەبێت زۆر شارەزای سایکۆلۆجیا و فەلسەفەی بەڕێ کاک ئیسماعیل منیش دەنگم دەخەمە دەنگ پاڵی برای عەزیزم سەباح ڕەنجدەر و هەموو بە ڕێزانەی تریش کە داوای دیوانە شعریەکە لێ دەکەن پاشخانی معریفی چەندێک گرنگە لە لای خوێنەر بە تایبەتی بۆ چێژبینینی خوێنەر لە ڕۆمانەکانە پاشخانی معریفی بۆ نمونە کاتێک کە تۆ دەتەوێت لەسەر ئەنفال بنووسی من ئەم نمونەیە بێنم بۆ سادینکەم ئێستا من حالی ڕۆمانێکی تازەم تەواو کردووە کە چوومە سەر ئەنفال دوو بیرکردنەوەم هەبوو یەکەمیان ئەو بوو ئەو لاوانەوەیە کە ئێمە 20 ساڵە لە ناو شعری ئێمە هەیە یاخود ئەنفال چییە ئەنفال پەیوەندی بە چیەوە هەیە کەوتمە خوێندنەوەی بۆ نمونە ئەو کۆمپانیایانەی کە چەکی شیمیاییان دروست کرد دوایی دێمە سەر ئەو کاراکتەرانە یعنی سەیرم لێ دەهات یەکێک هەبێ لە ئەوروپا ئەم هەموو خوێندنەوەیە هەبێ پرۆفیسۆر بێت کەچی دوایی بێ بۆ سەماوە یان بێ بۆ تەسنیعی عەسکەری لە ژێر دەستی یەکێکی وەکو حسێن کاملە هینیان بکە ئەدڤایسیان بکە و ڕاوێژیان بکە چۆن چەک دروست کرد چۆن وێرانی بکەن ینی کەوتمە بەردەمی کێشەی مرۆڤی سپی کەوتمە بەردەمی کێشەی ئەوەی کە ئەنفال تەنها ڕەهەندێکی کوردی نییە بەڵکو ڕەهەندی تێگەشتنێکی قوڵە بۆ مۆدێرنە بەڵکو داڕزانی مۆدێرنە لە لایەکی ترۆ ئەبین بۆ ئەمە دەبواە زۆر بگەڕن و ئالێرەوە خوێنەر دەتوانێت بۆ نمونە گۆشەنیگایەکی ترت باتێ من قەناعەتم هەیە ئەگەر ڕۆمان دوای خوێندنەوەی ڕۆمان دنیات هەر وەکو جاری پێشوو بینی معنای ئەوە ڕۆمانە هیچ سەرکەوتونەوە بەڵام دوای خوێنەوەی ڕۆمان شتێکی تیاگۆڕیت کە ناشزانی چی و دوایی پێەکەیت و زۆرجار لەوانەیە هەستی پێ بکەیت ئەو وەختە ڕۆمانەکە پەنجەرێکی تری لە ژیان لێ کردیتەوە. کاک ئیسماعیل نزیکەی 45 چرکەم ماوە ئەمایان دەکەمە دوا پرسیارم تایبەتمەندێت چی ڕۆمانی کوردی لەگەڵ ڕۆمانە جیهانیەکانە ئەوروپاییەکانە ئەمریکیەکاندا یا ئەمریکای باشووردا چییە چ جیاوازیەکە هەیە لە نێوانیانە؟ دەبن ئێمە زۆر ئەسیری ئەوەی کە مادەم شتەکانمان ڕۆمانەکانمان تەرجەمە نەکراوەکەواتە جیهانی نین ئەمەش جۆرێکە لەو عقدە نەقسەی کە ئێمە هەمانە لە بەرامبەر بە مرۆڤی سپی و بۆ ڕۆژ ئاوا بەڵام ڕۆمانی کوردی پڕێتی لە چیرۆکی گەورە من قەناعەتم هەیە 30 ساڵە لە ئەوروپا کە نووسەری ئەوروپی ئەوەندە شتی پێ نەماوە کە بێڵێ بەڵام ڕۆمانوسی کورد زۆر شتی پێەیە و زۆریشی وتووە و من لەو بڕادام ڕۆمانی کوردی بە هیچ شێوەیەک هیچی کەمتر نییە لە ڕۆمانی دنیا بەڵکو تەنها ئەوەی ڕووناچی نەبینی و بەرامبەر بەدەی
کاکسمایل سوپاس و پێزانینم بۆ بەشداریت وە بۆ ئەو کاتەی بۆ تەرخانکردین زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ. دەکەم.